بەناوی خوای گەورە و میهرەبان هەموو ڕۆژێک لە بەردەم ئاوێنەدا ڕاوەستین جلەکانمان ڕێک و پێگەکەین و قژمان شانە ئەەکەین خۆمان جوانەکەین بەڵام کەی دوجار ئاوێنەمان بۆ ناخی خۆمان بەکارهێنا لە کۆڵانەکانی شاردا دەنگی سکاڵا هەمیشە بەرزە بازرگان دەڵێت خەڵک درۆزنن کڕیار ئەڵێ فرۆشیار فێڵبازە دراوسێ ئەڵێ دراوسێ خراپە هەموو کەس ئەڵێ حکوومەت تاوانبارە بەڵام کەس ناپرسێ من چیم کردووە بۆ چاکردنی ئەم دۆخە من چۆن مامەڵاکەم لەگەڵ ئەو خەڵکەی کە لە چواردەوری منن من چەند ڕازگۆم لەگەڵ خۆم خۆشەویستان و ئازیزان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیشی تری بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە چامە لەم ئەڵلقەیەدا بۆ باس و خواست و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادەی کردووە کە بە ناوی ستافی ئەم بەرنامەیە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی بە خێرهاتنی بەڕێزیانەکەین سپاس دەکەم مامۆستای بەڕێز هیوادارم ئەم بەرنامەیە وەکو بەرنامەکانی تر لە نییە و ناخ و دڵی خەڵکاجی خۆی بکاتەوە چونکە ئەم بابەتی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین بابەتێکی هەنووکەی و هەموو کاتێک ڕوبەڕوومانە بێتەوە ئیمامی شافعی فەرمێ أحب الصالحين ولست منهم چەند جوانە لعلي أنال منهم شفاعة وأكره تجارة المعاصي وقاك الله شر البضاعة طبعا من رقم لتشيه من خۆم ناگەێنمە ئەستی چاکەکان هەرچەنە ئەوانە بخۆشەوێ ڕقمە لە خراپە و خراپکاری ئەگەر خۆم لە ئەهلیان بم بەس ئیمامی ئەحمەد وەڵامی یاوەتەوە تحب الصالحين وأنت منهم ومنك سينالون الشفاعة وتكره تجارة المعاصي وخاك الله شر البضاعة أما اللي لا قرنقة تيروانيني خوت بو خوت شوانا أي خلق شوانا بوتو يعني ئەتوانم بڵێم دقیق ئەو دوو دێڕە شعرەی پیرەمێر ڕێک وەکۆڵێ ناواخنی ئەم گفتوگۆی من و جەناب تەکاڵێ هەر کەس تۆی بە چاگیان خراپزانی وێنەی خۆی دیوە لە ناو چاوانی 100% قوربان یعنی ئەمە تێڕوانینی ئێمەیە بۆ بابەتەکە حتا ئێمە لێرەوە لەوە تێبگەین ئایا هۆکار بۆ ئەو ژینگەی کە من بە دڵم نییە منم یاخود کێیە یاخود خەڵکە حتا پیاوێک مامۆستا بیلال ڕۆژێکیان ئەچێتە لای پزیشکەوە کە ئەچێتە لای پزیشکەوە ئەڵێت بە پزیشکەکە ئەڵێ جەنابی دکتۆر گیرم خواردووە بەدەستی هاوسەرەکەمەوە ئەڵێ بۆ ئەڵێ کاکە جارێ دوو جار چەند جار بانگی ئەەکەم وەڵامم نایاتەوە ئەڵێ باشە ئەم جارە بۆ شتێ ناکەیت هەر لە بەردرگا داد لە زەنگیەکە بانگێک لە خاتونەکەی خێزانە بکە ئەویشە لە خاتون وەڵام نییە ئەڵێ چەند هەنگاوێک چۆرە پێشەوە بانگێکی تری لێ بکە ئەچێتە پێشترۆ بانگی ئەکا ئەچێتە بەردەمی مەدخەلەکەوە ئەچێتە چێشخانەکەوە ئەچێتە هۆڵەکەوە هەر بانگی ئەکە وەڵامی نییە کە نزیکە بێتەوە ئەڵێ ماڵە ئاوا بێت دەجارە پێت ئەڵێم باڵێ تو مەسە کێشەکە لە بیستنی خۆیەتی لە هینی خێزانیان نییە ئێمەش زۆر کات هەندی عیب و عار هەندی نوقسانی کە هەمانە چی لێ ئەەکەین ئەیدین بە بەرامبەرەکەمان خۆمەلی لێ دەربازەکەین من کاتێک بە دوای کەم و کورتی کەسێکە ئەگەڕێم بە چاوێکی ڕەخنەوە ئەگەڕێم ئێستا دەرس خەڵکی چاوی هەیە خەڵکیش ڕەخنەی هەیە جا ڕێک مامۆستا من شارێکی نالیم بیرکەوتوانێ لەمەی کە جەناب ئەفەرمەی دقیق ئەو بابەتەیە کە ئەفەرمێ هەر کەسێ نوقسانی ڕووی خۆی باوێتە سەر ڕووی ئاینە ینی ئاوێنە شاهیدی هەر چەندە ڕەئی و لەعینە کێ باوەڕ دەکات یعنی تۆ لە بەردەم ئاوێنە کە ئەوەسینە تەواویەک لە خۆتا ئەبینی لە ئاوێنەکە بەڵام سوچ و تاوانی ئەوەی کە لە ئاوێنەکەیە ئەیبینی بڵێەوە من نیم و ئاوێنەکە وام پیشانە ئەیە ئەڵێ کێ بەمە باوەڕەکە هەر چەندە ڕەئی و لەعینە بەڵێ یعنی بەم دوو چاوە هەر بە عەرەبیش ئەوە هەیە کە ئەڵێ
بەڵێ خەڵک چاوی هەیە وەللناسی ئەلسون یعنی خۆ قال ئێمەشت ئەبینین بەڵام ئایا مەرجە هەموو شتێکەیە بیڵێین لەبەرەوە گرنگە مامۆستا بیلالی ینی حتا ئەمە بە تعبیرێکی جوانتریش من لە عەرەبیا بینیومە ئەڵێ ضحكت فقالوا ألا تحتشم بيكنيم بيامتم كذا توزي حرمتي خو بكر بكيت فقالوا ألا تبتسم يكون ده توزي قريام وتان بو بيناكني بسمت فقالوا يرائي بها وتان ريابازة كابرا باش صممت بيدنق بوم قالوا كليل اللسان نازاني قسمك قسم كرت قالوا كثير الكلام يعني ئێستا ئەگەر بمانەوێ ئێمە هەموو کەسێ لە خۆمان ڕازیکەین زۆر زەحمەتە لەبەرەوەی شەعاریفان فەرموویانە چیان فەرمووە ڕضا الناس غاية لا تدرك وایە فأدرك غاية غاية کێ کە خوا لە خۆمان ڕازیکەین باشە مامۆستا هۆکاری ئەمە چییە کە ئێمە بە بەردەوامی نوقسانیەکانی خۆمان ئەدەینە پاڵی بەرامبەر و بۆچی مەسەلەن لەگەڵ خۆمانە ئەوەندە جورئەتمان نییە کە ئەگەر کارێکی ناشرینمان کرد بە خۆمان بڵین بۆستە ئەوە کارێکی ناشرینە ینی من لەمێک ڕۆژە شعرێکی نالی مەخوێندەوە ئەو شعری طبعاً زۆر جوانە زۆر نازدارە ئەوەی کە ئەڵێ هەرچەندەکە عمری خزر و جاومی جەمت بوو چونکە ئەمەلت زۆر بوو چه عمرێکی کەمت بوو ئەی جاومی دنیا و قیامەت بە خەیاڵات ئەو ڕۆژە کە مردینە ئەمد بوو نە ئەوت بوو بێزارە لە تۆ ئێستا هەماغوشی عەدووتە دنیا کە لەکن خۆت حرەمی محتەرەمت بوو لە ئەخیرا ئەڵێ چی؟ ئەڵێ ناری چییەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی غەرقی شیاکەی خۆ تۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمەد بوو یعنی ئەو خۆی بەخۆی ئەڵێ تۆ وەکو قالۆنچەت لێ هاتووە و غەرقی پیسیەکان بووی ئێ بە حساب تۆ وەکو پەروانە شەم بووی تۆ ناکرێ ینی ئاخر پەروانە لەکوێ و ینی بەڕاستی مامۆستا ینی من ئەڵێم ئەم عاریفانە یان ئەم شاعیرە گەورانە بە جۆرێک لە جۆرەکان بە ئێمە ئەڵێن تۆ شەمی ڕووی پەروانەی ئەزەلی و ئەبەدی حەزرەتی دۆستی بۆ خۆت مەشغوڵ کردو بە بەشتی لاوەکیەوە بەشتێککە بەهای نییە خۆی گرنگە مامۆستا بیلال ئینسان لە ژیانە ڕێڕەبی خۆی دەستنیشانکە من جارێکیان قسەیەکی ئەدهم شەرقاوی مەخوێندەوە کوڕێکی گەنجی فلستینی بەس زۆر خوێنەوارە بینی خۆمان ئەدهم شەرقاویتی نازانم ئەم قسەی خۆیەتی یاخوتی خۆی نییە ئەڵێت السعادة ليست محطة نصل إليها جوانا ئاسوودەیی وێزگەیە نییە من پێی بگەم ئەی باشە چییە ئەگەر وێزگەیەک نییە و من شەڕی ئاسوودەیی ئەکەم ئەی باشە چییە من تا پێی بگەم ئەو ڕێگاییە کە پیاتی ئەپەڕین ئەمە لێرە ئەگەر من دەستنیشانم کرد حتا تەلال ئەبوو غەزالە هەیە پیاوێکی ملیاردێری طبعا فلستینیە ئەبیش بەس لە ئوردون ئەژی ئەڵێ ئاسوودەیی چی ئەڵە قەرار بڕیارێک ئەگەر من بڕیارە کە بزانم چۆن ئەژیم و بۆ ئەژیم بەڕاستی کۆمەڵەشتی مەشغوڵم ناکەن کۆمەڵەشتی لاوەکی هەیە ئەستەر خۆمی پێوە سەرقاڵ ناکەم خەڵکانێک هەن ئەگەر بیانەوێ من بهێنە ناو شەپۆلەکەوە من خۆم نایم بەدەسەوە ئەمە مەسئلەکەتە کە بور نییە ئەمە مەسەلەکە ژیانە لای من ئەمەوێ ژیانێ بژیم کە خۆم دەستنیشانم کردبێ پێدوانیە مەسەلەن ئیشکردنی بەردەوامە لەسەر خۆت یعنی ئەو قسەی کە جەنابەت باسی کردی ئەدەم شەرقاوی تەسەوڕەکەم لە حافظی وەرگرتبێت چۆن نازانم حافظ ئەڵێ یاڕەن ڕەهێ عێشق مەنزل نەدارەت ئین بەحرێ مەواج ساحل نەدارەت ئەڵێ ئەگەر بڕیار وایە تۆ ڕێگەی چاکسازی و ئیسلاحکردنی بەشەریەت کە ئەوان بە عیشق ناویە بن چەندێک ئەگەر وەکۆڵێ ناڕەحەتیش بن بەڵام چونکە بەلایەنەوە ڕێگەی عیشقە ماندوو نابن بۆیە ئەڵێ یاران ڕەهی عیشق مەنزل نەدارێت بەتەمایەوە نەبی لە ماڵێکی هەبێت یا بحەسەیتەوە ئەم بەحرە پڕ لە شەپۆلە ساحیلێکی نییە کەنارێکی نییە تایە ئارام بگری من جاوام قسێک بۆ تاواکەم لەسەر ئەوە خاوەنی ڕۆمانی کیمیاگەر بەڵێ کیمیاگەر قسەی زۆر جوانی هەیە لەم بوارە ئەڵێ ئەگەر کەشتی لە قەراغی دەریا بوەستێ شەپۆل کاریگەری نییە لەسەری زۆر ڕاست بەڵام
کەشتی بۆ دروست نەکراوە لە قەراغی دەریابێ کەشتی بۆ دروست کراوە لە قوڵایی دەریابێ و بەرامبەر بە شەپۆلی ڕێگەی خۆی بەبڕێ ئینسانی سەرکەوتوش ئەو کەسە نییە پەنای گرتبی کەسێکە لە ناو ژیانایە و بە جوانی ژیان و گوزەر ئەکا لەبەرەوە گرنگە ئێمەش حاڵی ببین بەڕاستی کە من ئەمە بێ چی بکەم لەم ژیانە من شارێکی مەحوی لە خزمەت جەنابەت و بینەرانی خۆشەویستا خوێنمەوە کە هەست دەکەم زۆر پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەیە ئەوەندەی ئەهلی دنیان ئەهلی دنیا تاقە ڕۆژێگەر بە قەرنێ من ئەوەندە ئەهلی خودا بم دەبمە پێغەمبەر بەکەم مەگرە سروشک و ئاهوناڵی بێنەوایانت کە سەیری بێ ئەمانە تیری دڵدۆزە گولەی وەروەر چ کەس نابێ بە کەسدارم نییە لەم بەردەرە یارم خودایە تۆ بکەی چارم کەسێکم بێ کەس و بێدەر چڵ و چۆکەر مەدە دەورم خدا حافیز نەسیحەتگەر لە شەکوەی عیشق و لۆمەی عەقڵە من هەم لاڵم و هەم کەڕ زوبان و گوێ گلە و پەندی نەلێ دەبیەن نەپێ دەبیەن عەبەس دێن و دەچن بەم جۆرە غەماز و مەلامەتگەڕ لە ئێجازی مەحەبەت چار فەسڵم جوملە بۆ جەمعە سروشکم سوورە ڕەنگم زەردە لێ و موشکە چاوم تەڕ سیاپۆشن لە داخی خەت و خاڵ و لێو ڕوو زوڵفت وەنەوشە و میسکی چین و ئاوی خزر و لالە و عەمبەر جگەر کونکە خوێنی گریە بەردە سینە هەڵ بدڕە نیگاهێکە ببینە کاری تیر و نەشتەر و خەنجەر کە سەیری دەفتەری سەرگەشتەگان و خاک ساران و سیابەختانی کردن دی هەموو مەحوی بوو بەسەر دەفتەر من ئەمێ بۆستم بەرەوەی تو پرسیارەکە بکەی خزمەتم پرسیار ناکەم یەکسەر تۆ سیر کە مەحوی عەقڵی لۆمەتی دڵی ئەکا چەند جوان وایە وانە کە لۆمەتی دڵی ئەکا لێرە تۆ دیقەتی یەکش بدە ئەم پیاوە مەزنە گەورە لێرە ئەوێ پەیامێ بە ئێمە بگەێنێ من یەکسە کتێبێترم بیرکەوتەوە مامۆستا بیلاش ڕۆبەرت گرین کتێبێکی نووسیوە لە 2022 ئازانم بە ناونیشانی قەوانین الطەبیعە البەشەریە یەکەم خاڵی باسی چی بکە یەکەم خاڵی دەسێکە مەحویکەی باسی کردووە ئەللا عەقلانیە بەجددی دای لێرە ئەومان پێ ئەڵێ مرۆڤ هێندەی مرۆڤ لێرەدا عاقڵ نییە سۆز زاڵە بەسەریە تۆ دیقەتی من و تۆ بە دیقەتی ئەو بینەرە بە ڕێزانە باتخوا گوێ لەم قسە ئێمە بگرن ئەو بڕیارانەی کە ئێمە ئەیدەین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە هێندەی سۆز زاڵە بەسەرمانە عەقڵ زاڵە بەسەرمانە ئەو لۆمەتە و شەڕەی کە لەگەڵ خۆمانە دروستی ئەەکەین عەقڵ شتێکمان پێ ئەڵێ دڵ شتێکمان پێ ئەڵێ ئێمە دڵین بە خۆشمان تاکێکی عاقڵین بەڵام بڕیارەکانمان بڕیارێکی سۆزداریە ئەمە مەحویە حاڵیە لە وەزعەکە کە مرۆڤ دەبێت چی بێ دەبێت چۆن بێ بڕیارەکانی سەرچاوەکەی لەکوێیە کاتێک کە بڕیارەکانی ئێمە سەرچاوەی سۆز بوو ئەگەری هەڵەی زۆرە بەڵام ئەگەر بڕیارەکان سەرچاوەی عەقڵ بوو ئەگەری ئەوەی هەیە کە پێکا بێتت ئاگات لە چواردەورەکەت بوو بێ هەر شەڕی ئەوەت نەبێ خۆت سەر بخەی شەڕی ئەوەت بێ ژیان سەرخەی ئەم یەک شتی زۆر جوانتریش لە دێڕێکا باسەکە جەنابی دکتۆریانی هەندێک شت هەیە ئەم پیاوە عەکسی کردوتەوە علی بەڕاستی ئێمە جاری وا هەیە مەسەلەن چاوەڕوانی گلەیی و گازەندەکانی بەرامبەرین باشە ئەمە ڕامانەگرێ ئیتر بەباری ئیجابیان بەرباری سەربیە هەنگاومان پێێنێ بۆ ژیان بەڵام ئەم پیاوە ئەڵێ مادام ئەگەر تۆ بڕیار وایە مەسلحێکی کۆمەڵایەتی بی لەم ڕێگەیە زبان و گوێ گلە و پەندی نەلێ دەبیەن نەپێ دەبیەن یعنی زۆر دقیق باسی ئەماکە ئەڵێ زبان و گوێی ئەو کەسێک کە مەسلحی کۆمەڵایەتیە
گلەوتانە و سەرزەنشت و ئەمانە ڕاستە گوێی هەیە و زمانیشی هەیە، بەڵام نە بە زمان جوابیانەیەتەوە نە گوێشی لێتی لەوەی کەچی ئەڵ ئەزانی بۆ مامۆستا بیلال بەڵێ ئەم قاپەلە عەرەبی پێوترێ ویعاء. بەڵێ وای بۆچی ویعاء؟ چکە بێ پڕ بێ لەشت. وعی وشەی وعی عەلی پڕبوون. تۆ ئەزانی ئەگەر 10 ساڵ لەمەوە پێش بە ڕێزت یاخود من کەسێک بەس شێوازێک سەیری بکردینایە لەوانەیە پێمان بوتەوە بۆ سەیرمانەکەیت. ئەگەر قسەیەکیشی بکردایە لەوانەیە بمان بردایەتە سەر خۆمان. بەڵام ئێستا باشە زۆر کات ئەگەر بێت و زۆر کات ئەگەر بێت و کۆمەڵی خەڵکەیە هەندێک قسەش بکە بەرامبەرمان ئێمە ئەڵێن چی؟ ئەڵێن بخوا خۆمی لێ پارێزم لەوە باشترە خۆم خەمە ناو کێشەی ئەمەوە. حتا من ئەمە لە کللتوری ئیسلامیشە ئەمە موجودە کە ڕۆژێکیان ئیمام عومەری کوڕی عەبدولعەزیز ئەچێتە مزگەوتەوە قاچی بەری کەسێک ئەکەوێ تاریک ئەبێ کە قاچی بەری ئەکەوێ کابرا پێڵێەوە کوێری ئەمیش کەسی لەگەڵایە حیمایشتی لەگەڵایە ئەوێت تۆ ڕەبێ ئەڵێ نەخێر ئەڵێ ئەی ئیمان پێوتی تۆ کوێری و تو نەخێر وتی پرسیاری کرد و وەڵام بمایەوە. جا ئەمەش ئەوەیە گرنگە کە تۆ ئەگەیتە قۆناغێک و جەنابەت فەرموویت کە ئەتەوێ ئاستی تۆ لە ئاستی خەڵک جیاوازتر بێ کەوابێتە چ کاتێک ئەمە ڕوئەدا تێڕوانی تۆ بۆ شتەکان گۆڕاو بێ. ئەسڵەن گۆڕانکاریت بە خۆت سەر خۆتا هەیە نابێتێ. ئەگەر ئەمەت نەکردبێ زۆر زۆر زەحمەتە. لەبەرە گرنگە مەحبی گەیشتوتە ئاستێکەوە کە چییە لە وەسعەکە تێگەیشتووە ئەزانیە ڕاوەی بکە. ئەگەر وانە بێ ئەم پەیامانەی تا ئێستا کاریگەری نابێ گومانیتیانە. دکتۆر ئەخیری نەوەتەکان بوو بیرمە تازە خوما بووە خوێندنەوە ئەوانە ڕۆمانێکی ئەحسان عەبدولقەدوسمە خوێندەوە بە ناوی تعال نەحرق مع الغیوم. وەرە با لەگەڵ هەورەکانە بسووتین. لە پێشکی ڕۆمانەکەیە دوو دێڕی زۆر جوان سەرنجی ڕایکێشان کە تا ئەم لەحزەیەش ئەوە تاوەکو وەڵێ لە خەیاڵی منە و زۆر کاتیش لە زۆر شوێن ئەمەم دووبارە کردوتەوە. ئەڵێ نحن لا نولد مع الخطيئة ولكن المجتمع يدفعنا إليه. ئێمە هیچمان لەگەڵ هەڵەیە لە دایک نەبووین بەڵام ئەوە کۆمەڵگایە پاڵمان پێوە ئەنێ بۆ کردنی هەڵە. زۆر باشە. بەڵام لەم لاوە فرمودەیش پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لا تكونوا إمعا إن أحسن الناس أحسنتم وإن أساءوا فلا. بەڵام ئەفەرمێ وإن أساءوا اجتنبوا إساءتهم. ئەمەش خۆی بەخۆی فەلسفەیەکی زۆر زۆر گەورەی کۆمەڵایەتیە بەجددی کۆمەڵناسانە. ئەمە یەکێ لە گرفتە سەرەکیەکانی ئێمە ئەوەیە لە کۆمەلگا کاتێک کە پێغەمبەری خۆش ئەمەی فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دەروون ناسیشە قوربان قسەی بە وردی لەسەر ئەکرێ تۆ زەحمەتە بتواری لە کۆمەلگا خۆجیاکەیتەوە کە ئەتەوێ خۆجیاکەیتەوە جاری وا هەیە کۆمەڵێک کێشەی کەت بۆ دروست ئەبێ قوربان. بۆ نمونە کە تۆزێک ئەتەوێ خۆجیاکەیتەوە بە پەیامێکی ئیسلاحی ئایا ناگەیتە ئەوەی کە تووشی نێرگسیەت بیت؟ بەڵێ یعنی ئەمە یەکێکە لە گرفتەکان ئێمە وامان لێ نایەت کە زۆر کاتێک کە خۆمانمان جیا کردوتەوە وامان لێبێ کە ئیتر بڵێن ئەو کەسە هەمووی لە هەڵەیە هەمووی تێڕوانینی نادروستە بەس خۆم دروستم. ئەو کاتە نەخۆشیەکان زۆر ئەبێ لای من غرور دروست ئەبێ شانازی دروست ئەبێ. لەبەرەوە کاتێک کە ئینسان هەنگاوێک ئەنیەت بەرەو ئەو شوێنە دەبێ بزانێ هەنگاوەکەی چوانە دەبێ بزانێ و ئەزانم ڕۆژانە گوێم لە شعرێکی تۆ بوو ئەوەی کە هین کردبووی بە گۆرانی ئەمەی شەکیلا کردبووی بە گۆرانی ئەو شەوەی مەجنون لە پڕ نوێژی بڕی کە کاتێک ئەڵێ کاکە تۆ قەتی ئەو شعرە تەبەرکە عەفوان ئەوەی کە ئەڵێ ڕێگەکە سەد نامەیە بۆم ناردی سەد ڕێگە نیشانم دا. ئەگەر کەسێک بۆ نمونە وەکو ئەمەی کە خۆمان ئەزانین ئەمە مەولانەی ڕۆمی نووسیەتی بۆیە شەمسی تەبریز وایە جەمە بەستەکەم لە ئیرایە من تەڵان لە کوردی فارسەکەیەوە بینیم بەس کە تۆشم بینی باست کرد تەڵان چێشی ترم لێ بینیەوە من جەسەیر کە بەجددی ئەو کەسەی ئەگەر بە تەندروستی ڕێگاکەی گرت بێ ڕێگاکە خۆی باگیەکە ئەی باشە کە تۆ ڕێگاکە باگی کردی ئەو کاتە هەڵەکردن زەحمەتە. بەڵام ئەگەر کەسێک ڕێگاکەی ڕوون نەبێ خۆشی ڕوون نەبێ ئەو کاتە زەحمەتە بە تەواوەتی بڕوە. لەبەرەوە گرنگە لێرە ئێمە ئەگەر بمانەوێ
کەسێکی بین ئەم کەسە یەکێک بێ لەو کەسانی کە فاکتەرێکی کۆمەڵایەتی هەبێ دەبێ جارێک ئامادەکاری بۆ خۆی بەباشی کردبێ. جارێ من خەمی خۆمم بێ ئەو جا کە خەمی خۆمم دەرباز کردیم بۆ خەمەکانی تر. زۆر نمونەیەکی دقیق کاگ ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای لێبێ یەکێک لە شاگردەکانی ئەجێڕێتەوە ئەڵێ لە تەلەڤیزۆنا تەماشامانە کرد کابرایەک یەکێک لەوانەی کە زۆر بوو کۆڵەیە چۆنەڵی عەزیەتی کاگ ئەحمەدی کردبوو ئاوا وەستا بوو خەڵک دەستیان ماچە کرد. ئەڵێ سوورەی هەواڵیش خۆتەزانی کەمە ئەچێتە سەر شتێکی تریان مەسەلەن دووبارە ئەبێتۆمانە. ئەڵێ منیش زۆر زۆر ئیلحاحم کرد کاگ ئەحمەد ئەڵێ لەسەر بەرماڵەکەی بۆ خەریکی زیکردکردن بوو. دووسێ جار پێم وتەوانێتم کاگ ئەحمەد ئاوە فڵان کەسە کە چی کرد بەرامبەر بە تۆ ئێستا خۆی ئاوا وەسا و خەڵک مەسەلەن وەکو کەسێکی زۆر زۆر گەورە و ئەوانە خەڵک دەسی ماچەکە. ئەڵێ هەر سەیری نەکردم. ئەڵێ جاری دووەم دووبارەم کردەوە هەر سەیری نەکردم. جاری سێهەم دووبارەم کردەوە ئەڵێ ئاوا سەیریشی کردم وتی فارغ گیان واز بێنە بەخوا من خۆمەوە عیبم هەست نامپەرژێتە سەر کەس. یعنی ئەم وعیە چۆن ئێمە بۆمان دروست ببێ لە ئێستایە بەجددی بمان پەرژێتە سەر خۆم. ستیفن کوفی لە کتێبی حەوخۆکەی مامۆستا بیلال طبعا کردێتی بە حەو خاڵ حەو خاڵەکە سییانیان بۆ خۆتە ئەڵێ حتا ئەم سیانە دروست نەبێ ناچیتە سیانەکەی تر. یعنی حتا من نەزانم بۆ نمونە کەسێک بم پێشڕەوی بکەم لە کاری باش و جوانە ناگەمە قەناعەتی دووهەم ئەویش ئەوەیە دەست پێ بکە و کۆتایەکە لات ڕوون بێ. ئەگەر ئەم دووەمەم تێنە پەڕان ناگەمە سێهەم بە گرنگەکان دەست پێ بکەم پێش لە شتەکانی تر کە ئەم سیانم تێپەڕان ئەگەمە خاڵی چوارەم کە من و تۆ تاوکەری یەکین دژی یەکنین. تۆ تایبەتمەندی خۆتت هەیە منش تایبەتمەندی خۆمم هەیە. تۆ شعر بە کوردی ئەڵێ من بە عەرەبی ئەیڵێم تۆ لە ئەدەبێکا شارەزای من لە ئەدەبێکی ترا شارەزام تۆ کۆمەڵێک چیرۆک ئەزانی من کۆمەڵێک چیرۆک ئەزانم تۆ کۆمەڵێک تایبەتمەندی خۆتی ژیانت هەیە منیش کۆمەڵێک تایبەتمەندی ژیانی خۆمم هەیە. ئەم دوو پرۆژە ئەکرێ بێتە پرۆژێکی جوان بەس دژنین بە یەک. ئەمە لێرایە کە ئینسان ئەگاتە ئەوەی کە ئەم قۆناغم تێپەڕان کە من تاواوکەری تۆم ئەو کاتە دژایەتی تۆ ناکەم کە دژایەتی تۆیشمم کرد کامان زەرەکەی هەر من زەرەر ئەەکەمەوە کاتێک کە من حەسوود بم بەرامبەر بە تۆ لە خەریکی گەشەکردنی خۆتیت پەرەسەندنی خۆتیت ناو نیشانی خۆتی من لێرە خۆمم کوشتووە ئاگرم لە خۆم بەرداوە لەبەرە سەیرەکەی چییە لێرە مرۆڤ ئەگەر بگات ئەو قەناعەتەوە ئینسان لە کاری چاکە لە کاری جوانە خۆی گەشە داخل مەولانە هەر لەو ڕوانگەوەیە دکتۆر کاڵێ خەیاڵی باخ بۆ ناو باختەبا و خەیاڵی ئاگریش بۆ ناو ئاگر 100% ینی ڕێک هەر ئەوەیە کە جەنابەت دەفەرمووی. من کاتی بەرنامەکەم بەرە و کۆتایی ئەڕوا سوپاسی جەنابەتەکەم سوپاس بۆ و تەشیرین و جوانەکانت بۆ دەرفەتەی بەیەمت بەخشی کە بەڕاستی من بۆ خۆم چێژێکی زۆر زۆر لە ڕادە بەدەرم لە تەشیرینەکانی جەنابەت بینی و مێ دەخوازم کە بینەرانی خۆشەویستی ژەمان ئەو ئیحساس و چێژیان وەرگرت بێ. من بە هیوای ئەوەم کە هەمیشە گوێم لە تۆ بێ بدبینمەوە چونکە من خۆم بۆ خۆم چێژ لە قسەکان تەبینم لە خوێندنەوەکان تەبینم هیوادارم بینەرانیش بتوانین لەم پەیامە پەروەردەییانە شتێک گۆڕانکاری بکەین چونکە ئێستا هیچێکشمان بەدەستەوە نەماوە ئێمە جگەوەی کە بتوانین دوو پەیفی جوان ئاراستی ئەو خۆشەویستان ما بکەین. ئینشاءالله سپاس دەکەم دکتۆر گیان. خۆشەویستان و عزیزان لە کۆتاییە ئەمەوێ بڵێم کاتێک مەولانا فەرمێ ئەوەی ئەتەوێ لە دنیادا بیگۆڕی سەرەتا لە خۆتەوە دەست پێ بکە ئەمەوێ منیش بڵێم پێش ئەوەی پەنجە بۆ کەس درێژ بکەین با سەیری خۆمان بکەین پێش ئەوەی تاوانبار بدۆزینەوە با خۆمان چاک بکەین پێش ئەوەی داوای گۆڕان بکەین با خۆمان بگۆڕین چونکە کۆمەلگا ئاوێنەی تاکە ئەگەر هەر یەکێک لە ئێمە تەنها خۆی چاک بکە دڵنیابن کە دنیا جوانتر ئەبێ. لە کۆتایی ئەم بابەتەیە مەولانا گوتنی خەیاڵی باخ بۆ ناو باخمانە باو خەیاڵی ئاگریش بۆ ناو ئاگر تا بێگەیشتنەوەی شیتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.